بهیوای ئەوەی کە ئینشەڵا خوا مانگی ڕەمەزان لە هەموو ڕۆژوانان قبول بکات پێشەکی بە خێراتنی گروپی برایت ئین دە دارکنێسەکەم کە لەلایەن چەند قوتابیەکی پۆلیسی زانکۆی پۆلیتێکنیکی سلەیمانیەوە دامەزرێنراوە و خەریکە ڕێخستنی ئەم بەرنامە ڕێکوپێکانن. کاریگەری بەتەکەمان لەسەر مانگی ڕەمەزان و بەڕۆژوو بوون لەسەر ژنانی دووگیان ئەبێت. طبعا بەنسبەت کاریگەری ڕۆژوو لەسەر ژنی دووگیان لە ژنێکەوە بۆ ژنێکی کە ئەگۆڕێت لە مەرحەلەیەکی سکپڕێ بۆ مەرحەلەیەکی تر ئەگۆڕێت هەروەها بە هەمان شێوە لە فەسڵێکەوە بۆ فەسڵێکی کە ئەگۆڕێت. لە فەسڵەوە مەبەرتمان ئەوەیە ئێستا مەسەرەن لەم فەسڵەیە کە مانگی ڕەمەزانە ماوەی ڕۆژوو گرتن تقریباً ئەگاتە نزیکی 15 بۆ 16 سعات ئەو ژنە بە ڕۆژوو ئەبێت کە ناتوانێت هیچ شتێکی تیا بخوات تەنها 8 سعاتی ئەمێنێ بۆ ئەوی شتەکانی تیا بخوات. لەبەر ئەوە بۆ هەندێک ژن ئەمە ئەرکێکی قورسە کە بتوانێت بە ڕۆژوو بێت لەبەر هەندێک هۆکار کە ناتوانێت ڕۆژۆکە بگرێت. بۆ نمونە ئەو ژنانەی کە لە سێمانی یەکەمی سکپڕیان سێمانی یەکەمی سکپڕی بە شێوەیەکی گشتی ژنان مەسەلەن بێزووی پێ ئەڵێن بە کوردەواری خۆمان تووشی ڕشانەوە ئەبن تووشی دڵتێک چوون ئەبن. ئامۆژگاریشمان دائیمە بۆ ئەم ژنانە ئەوەیە کە خواردن زۆر کەم بخۆن زوو بیخۆن شتی شلەمەنی زیاتر بخۆن مەسەلەن شتی شلەمەنی و ڕق تێکڵاوی یەکتر نەکەن لەبەر ئەوە وەجبەکانیان ئەبێ زۆر نزیک بێت. لەبەر ئەوە ئەگەر ژنێک ئەم حاڵەتەی هەبوو بەڕای من ئەمە قورسە بۆ ئەو ژنە دووگیانە بە ڕۆژوو نەبێت باشترە. بەڵام دوای ئەوە کەینە سەر سێمانی دووهەم یاخود سێمانی ئەخیر کە ئیتر لە 4 مانگی و 5 و 6 مانگیە دەست پێ ئەکات ئەمەش لە ژنێکەوە بۆ ژنێکی کە هەم ئەگۆڕێ مەسەلەن ئەگەر بێت و ژنێکمان هەبێت زەختی هەبێ پێویست بێت عیلاجەکان بە منتەزەمی لە کاتی خۆی وەربگرێ بێگومان ناتوانێت زەختی هەیە یاخود شەکرەی هەیە یاخود لە هەندێک کاتە تووشی ئیلتیهاباتێکی زۆر ئەبێ یاخود هەندێکمان هەیە مەسەلەن بە پێچەوانەوە زەختەکەی زۆردا ئەوازێ یاخود شەکرەکەی زۆردا ئەوازێ کە پێویست بەوە ئەکات بینی فترە و فترە شتێک بخواتەوە لەمانەیە ئەمانەش ناتوانن بە ڕۆژوو ببن ئامۆژگاریان ئەکەین بە ڕۆژوو نەبن. یاخود هەندێک ژنمان هەیە کە خوێنیان زۆر کەمە مەسەلەن ڕێژەی خوێنەکەی زۆر دابەزیەوە یاخود ئەو ژنانەی کە لە ئەساسا خۆیان تەلەسیمیان هەیە هەڵگری تەلەسیمیان ئەمانە دائیمە خوێنیان کەمە ئەمانەش گرانە لە مانگی ڕەمەزانە بتوانێت ئەو ڕۆژە بەسەری بگرێ بە تایبەتی لەم فەسڵانەیە کە لە فەسڵی هاوینە یاخود بەهارە کە نزیکی ماوەی ڕۆژوو گرتن لە 15 سعاتەوە بۆ 16 سعات ئەخانێت یعنی ئەو تەنهاش 8 سعاتی هەیە بۆ ئەوی بتوانێت شلەمەنی بخوات خواردن بخوات کە ئەمە فترێکی زۆر دوور و درێژە کاریگەریەکی خراپی ئەبێت چونکە دوای ئەوەش کە نانەکە ئەخوات مەسەلەن ئەگەر بێت و کەمیتێکی زۆر بخوات ئەبێتە هۆی ئەوەی کە مەعیدەی تێک بچێت کە تووشی ڕشانەوە ببێت لەبەر ئەوە لەم کاتانەیە لە هەندێک ژنە قورسە ڕۆژوو گرتن. لە مانگەکانی ئەخیریشە بە هەمان شێوە بە تایبەتی کە ئەچێتە نەوە مانگیەوە لەبەر ئەوەی ژنەکە زۆر هیلاک ئەبێت باری دەرونی زۆر تێک ئەچێت خەوی زۆر ناڕەحەت ئەبێت لەوانەیە قورسیش بێ. بەڵام لە هەندێکە لەبەر ئەوەی کە وەزی بە شێوەیەکی ئام باشە ئێمە یعنی ناڵێن بە ڕۆژوو مەبە یاخود بە ڕۆژوو ببە پێی ئەڵێن خۆت ئەتوانی تاقی بکەیتەوە مەسەلەن ڕۆژێک ڕۆژوو بگرە بزانە وەزعت بە شێوەیەکی ئام چۆن ئەبێت لەو کاتەیە ئەگەر زانیت وەزعی سەحیت زۆر تێگەچێت مەسەلەن هەیە تووشی بورانەوە ئەبێت تووشی حاڵەتێکی تایبەت ئەبێت یاخود ئەوانی کەوتمان دەرمانیان هەیە ئەوانە بە هیچ نوعێک ناتوانن بە ڕۆژوو ببن. بەڵێ بەنسبەت کاریگەری ڕەمەزان لەسەر سووری مانگانە سووری مانگانە شتێکی فسیۆلۆجیە لە ژنانە ڕوو ئەدات ئەمە شتێکی ئاساییە فسیۆلۆجی لەشی خۆیەتی هیچ کاریگەریەکی ئەو توێی لەسەر سووری مانگانە نییە بەس تەنها ئەوە نەبێت لەو کاتەیە لەبەر ئەوەی
لە یعنی بڵێن حاڵەتێکە لە شیپاگ نییە ناتوانێت بە ڕۆژ و بێت دوای ئەوە ئەبێت بیکە بەڵام یەک شتێکی زۆر گرنگ هەیە حەزەکەم لێرەیە باسی بکەم لەم سۆڕی مانگانەیە زۆربەی زۆری ژنان ئەهێنن ئەیانەوێت بۆ ئەوەی هەموو مانگەکە بگرێ ئەڵێ دوایی ناتوانم تاویزی ئەوە بکەمەوە ئەهێنێک هەندێک حەب ئەخوا هەدێک ئەو حەبانەی کە ئەخوا بۆ ئەوە ئەیخوات کە مانگی ڕەمەزانەکە بە هیچ شێوەیەک سۆڕی مانگانەی بۆنەیە ئەم حەبانە بریتین لە هۆرمۆن شەرت نییە هەموو ژنێک بتوانێت هۆرمۆن بخوات تەبەن ئەگەر توانی بخوا هۆرمۆنەکان تەبەن بە شێوەی هۆرمۆنە یاخود بە شێوەی حەبی مەنعەکەوەری ئەگرێ مەرج نییە هەموو ژنێک بتوانێت ئەوە وەربگرێت چونکە بەعزە ژنێک لەبەر هەندێک باری تەندروستی نە هۆرمۆنی ئەتوانی بینێ نەتوانین حەبی مەنعی بینێ مثلەن ئەگەر ژنێک زەختی هەبێ یاخود ژنێک سەرعی هەبێت یاخود هەندێک حاڵەتی تایبەتی تر هەیە بابەتی بەعزە سەرەتانات و شتێک کە لێ بترسین لەمانەیە نابێ حەب بخۆن بۆ ئەوەی بەڕۆژوو بن غێری ئەوە مثلەن حاڵات هەیە ئەو ژنانەی ئامۆژگارین بۆ ئەو ژنانەی کە ئەیانەوێت ڕەمەزانەکەمووی بەسەر یەک برن سەر بەخۆیی خۆیان حەبەکان وەرنەگرن کاتێکیش کە حەبەکەیان بۆ ئەنووسێ ئەگەر بێوێ ئەو مانگە هەمووی بەسەر یەکەوە بگرێ مەرجی ئەم حەبە ئەوەیە نابێ بیری بچێ ئەبێ لە کاتێکی دیاریکراوە بخورێ چونکە ئەگەر نەیخوات چونکە حاڵات هەیە بینیمانە بەڕاستی نەک چەند ڕۆژێکی سۆڕی مانگانەکە ناتوانێت بە ڕۆژ بێ وای لێ هەموو ڕەمەزانەکەی لە کیس ئەچێت چونکە بەهۆی ئەوەی کە بە شێوەیەکی ناڕێک و پێک وەری گرتووە بە منتەزەمی وەری نەگرتووە ئەبێتە هۆی ئەوەی کە سۆڕی مانگانەکەی بە تەواتی تێک بچێت و هەموو مانگەکە یا بەردەوام خوێنی هەبێ یا قەترە قەترە خوێنی هەبێ کە نەتوانێت ڕۆژەکەی بگرێت. بەنسبەت گۆڕانکاری هۆرمۆنی لەسەر یعنی مانگی ڕەمەزان یاخود بڵێن ڕۆژوگرتن چی کاریگەرێکی لەسەر گۆڕانی هۆرمۆنی هەیە هیچ کاریگەرێکی ئەو تۆی نییە چونکە ئەمە فسیۆلۆجی لەشی ئەو ژنەیە هەروەکو خۆی ئیش ئەکات لەبەر ئەوە کاریگەری نابێت تەنها لە حاڵەتێکانە بێت ئەگەر بێت و ئەو ژنە خۆی لەسەر عیلاجی هۆرمۆنی بێت یاخود هەر عیلاجێکی تر بێت وەری بگرێت. سوپاس دەکەم.